بینەرانی کورسات نیوز سڵاوتان لەبێت و ڕۆژتان باش با خۆشحاڵیەوە لە پرۆگرامێکی نوێی تایەک لاگەڵتانم بۆ کەمیشە هەڵدەدەین گرنگترین بابەت و ڕووداوەکانی ڕۆژ و بە تایبەتەوە بابەتانی کە لە چەند ساعتی ڕابردوودا ڕوویان داوە گرنگترینیان بکەین باتەوەری سەرێکی بەرنامەکەم لەگەڵ کەسانی پەیوەندیدار گفتوگۆی بابەتەکان بکەین بۆ ئەم ڕۆژ باز لە پرسی ئەو چقبەستویەی عێراقەکەین و بە دیاریکراوی هەردوو دەستپێشخەریەکەی چوارچێوەی هەمانگی شیعەکان و هەروەها ڕوتی سەدر سەبارەت بەوەی ڕاگەیەنراوێکیان بڵاو کردوێتەوە هەردووکیان جۆرێک لە جۆرەکان باز لە پێکاتە یاخۆت بە شێوەیەکی گشتی پەرلەمانتارە سەربەخۆکانەکەن لە پەرلەمانی عێراق بۆ پێگەێنانی حکوومەت کۆمەڵێک خەڵیان باس کردووە کە دیارە ئەم دوو ڕاگەیەنراوەی هەم چوارچێوەی هەمانگی شیعەکان هەم موقتەدا سەدر دووە بە دوای یەک دێت لەسەر ئەم بابەتەوە و هەروەها پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق من میوانێکم دەبێت گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم هەروەها پرسی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بابەتێکی دیکەیە بە بەردەوامی پرسیاری لەسرە ئازادی ڕۆژنامەنووسی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا چۆنە بۆچی ڕۆژنامەنووسان تا ئێستاش مافەکانیان پێشێل دەگرێت من هەڵ دەدەم لە کاتژمێری دووەم یاخود بە شێوەیەکی گشتی لە تۆری دۆمی بەرنامەکەم لەسەرم بابەتش لەگەڵ میوانەکەم گفتوگوی زیاتر بکەم بەرلۆی بچمەلای تۆر و میوانەکانم بە کورتی سەرنجشتان بۆ لێ چەند هەواڵێک ڕاکێشم بۆی کەمبوونەوەی خواست جارێکی تر نرخی بنزین لە سلێمانی دابەزی بەهمەن قادر و تەبێژی بەنزیخانەکانی سلێمانی لە لێدوانێکدا بۆ کورسات نیوز ڕاگەاند بنزینێکی زۆر لە وێزگەکانی سلێمانی هەیە و لا پێویستی هاوڵاتیان زیاترە بڕیارە ئەمڕۆ نرخی بنزین کەم بکرێتەوە وتیشی لیترێک بنزینی نۆرماڵ لە ئێستادا دەتوانرێت بە 900 دینار بێت بنزینی جۆری سوپەر و محەسەنیش بۆ هەر لیترێک 25 دینار دادەبەزێت. لە سێم ڕۆژی جەژندا سێ گەشتیار لە ڕووباری چۆمان و سەیرانگای دوکان خنکان و تا ئێستا تەرمیەکێکیان نەدۆزراوەتەوە لە ڕۆژانی جەژنی ڕەمەزان ژمارەیەکی زۆر گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان کردو دوێنێ خێزانێکی عەرەب لە کاتی وێنەگرتن لە سەر ڕووباری چۆمان کچێکی 11 ساڵان کەوتە ناو ڕووبارەکە و باوکیشی هەوڵی ڕزگارکردنیدا بەڵام هەردووکیان خنکان دواتر تەرمی کچەکە دۆزرایە و تا ئێستاش گەڕان بە دوای تەرمی باوکیدا بەردەوامە و نەدۆزراوەتەوە هەروەها لە سەیرانگەی دوکان ژنێکی تەمەن 40 ساڵی بەڕەگەز عەرەب لە کاتی هەوڵدان بۆ ڕزگارکردنی منداڵەکەی لە ئاوی دوکان خۆی خنکا و منداڵەکەشی ڕزگار کرا. دوانزە ساڵ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس زەردەژ عوسمان تێپەڕ دەبێت خانەوادەکەیشی دەڵێن دۆسیەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس زەردەژ عوسمان باکراوەیی لە بەردەست هەمواندایە 12 ساڵ لەمەوبەر لە 4 ئایاری 2010 زەردەژ عوسمان لە کاتی چوونی بۆ دەوامی زانکۆ لە بەردەم کۆلێژەکەیدا لەلایەن چەند کەسێکەوە ڕفێنرا ڕۆژی 5 ئایاری 2010 تەرمەکەی لە شەقامی حەی مەزراع لە شاری مووسڵ دۆزرایەوە خانەوادەکەیشی ڕاگەیەنراوێکیان بڵاو کردە و ئاماژەیان بۆ ئەوە کردو تا ئێستا بکوژانی زەردەژ عوسمان دەستگیر نەکراون و بە ئازادی و باشکرا دەسۆڕێنەوە. خۆبەڕێوەبەرێتی خۆسەر لە شنگال ڕێگەیان دوای چەند ڕۆژێک لە گرژی و ئاڵۆزی لە نێوان سوپای عێراق و یەکینەکانی بەرخودانی شنگال یەبەشە لە ئێستادا ڕەوشی ئەمنی ناوچەکە و ئاسایی بۆتەوە و هیچ گرژیەک بوونی نەما و هەردوولا گەشتونە تا لێک دێکگەیشتن بە پێچەوانی ئەوەی هەندێک لایەن بانگشێوە دەکەن کە ناوچەکە ململانەی بخۆوە دەبینێت هاوکات داوا لەو خێزانانش دەکات کە بەهۆی ئاڵۆزیەکانەوە ئاوارە بوون بگەڕێنەوە ناوچەکەیان و بە شێوەیەکی یاسایی ژیانی خۆیان بەسەربەرن هەروەها عەلا عەبدولحەزەر جەنابی فەرماندەی لیوای 72 فیرقەی 20 سوپای عێراق ڕێگەاندووە بوونی سوپای عێراق لە شنگال بۆ پاراستنی یاساییش و ئارامی هاوڵاتیانە. ژمارەیەک لە پەرلەمانتارە سەربەخۆکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داواکاریەکەی موقتەدا سەدریان بۆ پێگەێنانی حکوومەتی نیشتیمانی سەربەخۆ پەسەند کرد. فراکسیۆنی عێراقی سەربەخۆ کە ژمارەیەک لە پەرلەمانتارە سەربەخۆکان لە خۆ دەگرێت و لەلایەن پەرلەمانتاری سەربەخۆش
شێخ عەبدولهادی حەسناوی سەرۆکایەتی دەکرێت ڕاگەنراوێکی بڵاو کردەوەی تێیدا ڕەزامەندی دەربڕێوە لەسەر داواکاریەکەی موقتەدا سەدر بۆ پێگەنانی حکوومەتێکی نیشتیمانی سربەخۆ کە ئامانجی عێراقیەکان لە دابینکردنی خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوەی وڵاتبەدی بهێنێت. داواش لە پارلەمانتارە سربەخۆکانی ترکراوە ڕەزامەندی دەرببڕن تا بەو شێوەیە چارەسەرێک بۆ ئەو قەیرانە سیاسیە بدۆزرێتەوە کە عێراقی تێکەوتووە. داوا لە تەواوی هێزە سیاسیەکانیش کراوە پشتگیری دەستپێشخەریەکەی سەدر بکەن. لەسەر ئەم بابەتە کە نوێترینیان لە نوێترین گۆڕانکاریەکانی چقبەستوی سیاسی لە عێراقدا وەکو چاودێرانی سیاسی باسی لێو دەکەن و تەنانەت حیزب سیاسیەکانیش بە شێوەیەکی گشتی ناوی دەبن با چقبەستوی سیاسی عێراق و نوێترین گۆڕانکاری و دەستپێشخەریش موقتەدا سەدر داوای کردووە کە سربەخۆکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێگە پێدراون یاخود بتوانن حکوومەتی داهاتوو پێک بهێنن لەگەڵ ئەوەی باسی لە کۆمەڵێک خاڵ و تایبەتمەندیش کردووە لەگەڵ ئەوەشدا هەردوێنێ چوارچێوەی هەمانگی شیعەکان ئەوانیش بە هەماشەوە دەستپێشخەریەکی نوخاڵیان بڵاو کردەوە و باسییان لە ڕۆڵی سربەخۆکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرد لەسەر ئەم بابەتە و کۆی پرۆسی سیاسی عێراق میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم میوانەکەیشم بەڕێز شیروان شەمێرانیە کە بەڕێزیان چاودێری سیاسین و ڕاستەخۆ بەڕێگەی سکایپ لە سلێمانی و میوانی من دەبن کاک شێروان سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی جنابەت تێبینی و چیە لەسەر هەردوو ڕاگەیەنراوی و دەستپێشخەریەکەی هەم چوارچێوەی هەمانگی شیعەکان و هەم موقتەدا سەدر بەم شێوەیە دەتوانرێت ئەو چەقبەستویەی کە هەیە ئەو بەستەڵەکەی کە لە عێراقدا بەستەڵەکی سیاسیە بتوێنرێتەوە. بسم الله الرحمن الرحیم. لە ڕاستیە هەردووکیان مناوەرن چ ئەوەی سەدر چ ئەوەی ئیطاری تەنسیقی هەمە لە سەرەتایە پێشێکی ئەوەی کەوا هات پێش موقتەدا سەدر چوارچێوەی هەماهەنگی بوو ئەوەی کەوا ئەوان وتیان دەستپێشخەری نییە بەو شکڵەی کەواتۆ بڵێ ناوی دەستپێشخەریەوە تە چارەسەرێکی ڕاستەخۆی لە خۆ گرتبێت و بڵێ فەرمونون با ئەو بەو شکڵە بکەینە ئێمە تەنەزولەکەین ئێوە بیکەن ئاوارێک بکەوێن ئەمانە تەنها جەختکردنەوە بۆ لەسەر ئەوەی کەوا با بە شێوەیەکی تەوافقی هەماهەنگی لە نێوان هەمومانە ئەو حکوومەتە پێک بێنین و وەک بڵێ مغازەلەیەکی هەست و نستی پەرلەمانتارە سەربەخۆکانی کرد هەندێک خاڵی دانابوو ئەوەی چوارچەوەی هەماهەنگی ئەوی درێژەی دەستپێشخەریە نەک دەستپێشخەری لە درێژەکەیە ئەوەی کەوا باسی پێشمەرگەی تیا بوو لەگەڵ حرس الإقلیم یعنی پاسەوانەکانی هەرێم کەوا ڕاستەخۆ پەیوەندیان بە سەرۆکی چەکدارانی عێراقەوە هەبێ هێزە چەکدارەکانی عێراقەوە هەبێ و بەگوێی بەغدا بکەن یعنی ئەمە خۆی بۆ خۆی نوێ بوو ئەمە ترسێکە کە چوارچەوەی هەماهەنگی ئەو دەستپێشخەریانە یانە بەردەم هەرچەنووتیان ئێمە بە ناوی خۆمان و هاوپەیمانەکانمانەوە یان هەوڵ ئەدەین تر هاوپەیمانەکانیان دیاری نەکردکێن ئەمە بەنسبەت ئەوانەوە بەنسبەت موقتەدا سەدرەوە ئەکرێت چەند خاڵێک بوترێت یەکەمیان موقتەدا سەدر ئەمە بەڵگێ لەسەر ئەوەی کەوا تەنەزول ناکەن نە چوارچەوەی هەماهەنگی لە هەڵوێست خۆیان هاتوونەتە دواوە نە موقتەدا سەدریان هاوپەیمانی سێقۆڵی هاتوونەتە دواوە هەردووکیان لەسەر هەڵوێستی خۆیان سوورن تا ئێستا ئەمە یەک دوو موقتەدا سەدر مناوەرەیەکە مناوەرەیەکە کردی وەک بڵێ نە هەماهەنگی نە ئێمە با لە نێوان هەردووکمانە هێزێکی تر هەیە هێزی سەربەخۆکانن کە 35 بۆ 40 پەرلەمانتارن بە ئەوانیش بێن ئەوان بێن ئەو حکوومەتە تەشکیل بن وەک بڵێ ئێمە دەستمان نەگرتۆ بە دەسەڵاتەوە و سوورنی لەسەر ئەوەی کەوا ئێمە دەسەڵات ئللا ئەبێ لەلای ئێمە بێ ئەکرێ بدرێ بە یەکێکی تر نە ئێوە نە ئێمە ئەمە مناوەرەیەکە ئەویش خاڵی سێیەم بۆ ئەوەیەکەوە لایەنە ئەو پەرلەمانتارە سەربەخۆوانە ئەوان ئەڵێن ئێمە لەگەڵ هیچ حیزبەکانین ئێمە لە دەرەوەی حیزبەکانەوە ئاڵسوتەوت دەکەین و ئەجوڵەینەوە و بەرنامەی تایبەتی خۆمانمانەیە ئەم حیزبانە لە ماوەی ڕابردوو لە 18 ساڵی ڕابردوو بەجێ لە نەهامەتی بۆ عێراقی شتێکی تریان نەهێناوە موقتەدا سەدر یان هاوپەیمانی سێقۆڵی پێیان ئەڵێن وەرە بەرنامەکەی خۆتان جێبەجێ بکەن لە دەرەوەی حیزبەکان ئێمە پیشتانەگرین ئەگەر ڕاست دەکەن ئەمەش ڕاکێشانێکە هەروەها لەلایەن جەماوەرەوە جەماوەریش ئەڵێن ئێمە لەم حیزبانە بێتاقەتین و با سەربەخۆکان بەرنامەیەکی دەرەوەی حیزبی سیاسی بێت ئیدارەی عێراقەکە یعنی هەردوو لا مناوەرەیە هەردوو لا تا ئێستا سوورن لەسەر هەڵوێستی خۆیان بە تایبەت چوارچەوەی هەماهەنگی هیچ شتێکی تازەی پێ نەبوو تەنها سەر لە نێوتنەوەی ئەو ینی دەست پێشخەری نییە ئەوەی چوارچەوەی هەماهەنگی بەقەدەر ئەوەی جەختکردنەوە بە لەسەر هەڵوێستەکانی ڕابوت باشە لە بابەتێکی دیکە خودت لە ڕاگەنراوەکەیانە یەکێک لە خاڵەکانی چوارچەوەی هەماهەنگی شیعەکان کە باسی لێو دەکەن
ئەویش پرسی ئۆپۆزیسیۆن بوونە کە ئەگەرێکی کراوەیە هەر لایەنێک بە بێوی ناچار بکرێت دەتوانێت ئەم بژاردەیەش هەڵبژێرێ پێتان وایە لە دوجاردا هەم سەدریەکان کە هاوپەیمانی سێقۆڵیەکە پێک دێن و هەم چارچێوی هەمانگی شیعەکان و کۆمەڵێک ئەوانی شاوپەیمانێتیان هەیە ئەوە هەڵبژێرن کە بۆ تێپەڕێنی ئەم دۆخەی ئێستا عێراق ئۆپۆزیسیۆن بوون هەڵبژێرن ڕەچاوی ئەوە دەکرێت چاوەڕێ ئەوە دەکرێت لایەن ئۆپۆزیسیۆن بوون من ئەوەم بینی بەڵام واتایەکی تیان نییە لە ناوەی لە نێوان ئەو بڵاوکراوەی چوارچەوەی هەماهنگگی بۆچی ئەوان ئەڵێن با بێن لە پێشە هەمومان ڕێککەوین لەسەر سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و بەرنامەی حکوومەت و وەزیرەکان پێکەوە پاش ئەماکی ئەوێ ببێتە ئۆپۆزیسیۆن با ببێتی کەسێک هێزێکی سیاسی ئەگەر بێت بە ئۆپۆزیسیۆن بەشداری ئەکا لە دانانی سەرۆک کۆمارە بەشداری ئەکا لە دانانی سەرۆکی حکوومەتە بەشداری ئەکا لە داڕشتنی بەرنامە و کارنامەی حکوومەت بەشداری ئەکا لە ڕێزامەندی کێ سەرۆکی حکوومەت بەیان لە پەرلەمانە دەنگی یعنی لە هەموو شتێکا بەشدار ئەبێ دوایی لە پەرلەمانە دەنگدایان ئەیدا وەڵام من ئەچ ئۆپۆزیسیۆن ئەمە واتاییان نیە ئۆپۆزیسیۆن ئەگەر بێ ئۆپۆزیسیۆن بێ لە هەنگاوی یەکەمەوە ئەبێتە ئۆپۆزیسیۆن لە هەنگاوی یەکەمەوە ئەڵێ من لەگەڵ هەموو ئەم پرۆسەیانین ئۆپۆزیسیۆنی خۆم هەڵەبژێرم بەڵام تۆ بتەوێ ئیجباری لایەنێک بکەیت بۆ ئەوەی کەوا بێتە سەر مێزی گفتوگۆ بەو شێوەیە تۆ ئەتەوێت بۆ ئەوی ڕێبکەوی لەگەڵێ پاشان بڵێ دەیکی ئەوێ ببێ بۆ ئۆپۆزیسیۆن نە ئەمە نییە ئەمە بەم شکلە نییە بەڵام وەک بنەما بڕیاردانی بنەمای ئۆپۆزیسیۆنی نیشتیمانی لە بڵاوکراوەکەی چوارچەوەی هەمانگی خۆی بۆ خۆی شتێکی باش معنای ئەوەیە کەوا ئەکرێ عقلیان یان با بڵێ عقلی هێشتا تحملی ئەوە ئەکاکەوە ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانی لە نێو پەرلەمانی عێراقا هەبێ بەڵام مەرجی تێندا نابوو ئەو مەرجە ناکرێ یعنی چۆن تۆ ئەغلەبیەت ضمانەت ئەدا بە ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی کەوات هێزی پێ بدرێ لە ناو پەرلەمانە تا ئیش بکە ئەمە یعنی تۆ بتەوێ من ئەبم بە ئۆپۆزیسیۆن بە مەرجی ئەوەی کەوا زەمانەتێکم بێتێ هێزم هەبێ لە ناو لیژنەکانی پەرلەمانە ئیش ئەمە نابێ ئەو کاتە لیژنەکانی پەرلەمان بە گوێرەی پەیڕە و ناوخۆی پەیڕەوی ناوخۆی نوێی پەرلەمانی هەموارکراوە ئەڵێ ئەوێ بەدەنگدان بێ ینی دیسانەوە تۆ بتەوێ ئۆپۆزیسیۆن بی بەڵام زەمانەتی هێز لە زۆرینەی حاکم دەسەڵاتدار داوا بکەی وەری بگری ئەمەش خۆی بۆ خۆی یعنی ئۆپۆزیسیۆنێکی شەرمنانەیە بەڵام وەک بنەما ناوهێنانی ئۆپۆزیسیۆنێکی بێ ببێتە ئۆپۆزیسیۆن ئەوە خۆی بەخۆی شتێکی باشە بێگومان ینی بوونی ئۆپۆزیسیۆن بەرامبەر بەدەسەڵات باشە مقتەدا سەدر داوای کردووە کە سەربەخۆکان بتوانن 40 کەس لە نێو ئەندام پەرلەمانە سەربەخۆکان کۆبکەرەوە بۆ ئەوەی کە حکومەت پێک بێن ئەم 40 کەسە کۆکرێتەوە بۆیان لەگەڵەوەی هەر ئەمڕۆ پێم وا بێت دانیشتنیان دەبێت پەرلەمانتارە سەربەخۆکان ئەگەر بیانەوێ ئەتوانن یعنی ئەوان نزیکی 35 کەسێک ئەبن وازانم ئەو ژمارەیەکەوە ئەمێنێتەوە هەندێ حزبی بچکۆلە هەن ینی هەندێ حزبی بچووک هەن ئەکرێ ئەوان نە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگیان با بڵێنەوە نە لەگەڵ هاوپەیمانی سێپۆڵیان هاوپەیمانی ڕزگارکردنی نیشتیمان ئەکرێ ئەوانش بڕۆنە ناو ئەوەوە ئەگەر جورئەتی ئەوە بکەن خۆیان بخزێنە ناو ئەو سەربەخوانەوە بەعتیباری ئەوەی لەگەڵ هیچ لایەنەکانین ئەوان و بۆ ئەوەی کەوا بێلایانی خۆیان سلمێنن ئەکرێ لە دانوستانە ئەوە بکرێ بەڵام ئەوەی کەوا من ئەیڵێن دیسانەوە سەدر 2 هەفتەی داناوە بۆ ئەوەی کەوا سەربەخۆکان بتوانن ئەو هەنگاوە بنێن یان حکوومەت پێک بێنن و هەرێکی شە لە ڕاستی ئەمان ئەتوانن ئەمە بکەن من وا ئەزانم لەگەڵنەوەی نوێ لەگەڵ بۆ نمونە ئەگەر دیانەوێت کۆمەڵیان یەکگرتو لەگەڵ یانە بڕۆن بە ئەتیباری ئەوەی لەگەڵ هیچ لایەنێک پێنانین لەگەڵ ئەوانەی تری عەرەبەکان ئەتوانن ئەوە بکەن بەڵامێکی من بە قورسی ئەزانم بۆ نمونە کۆمەڵیان یەکگرتو بچنە ناوەوە ینی هەنگاوێکی زۆر سیاسی قورسی جەری ئەوێت تا ئاستێک بەڵام ئەچنیانان نا بەس ئەو 2 هەفتەیەکەوە مقتەدا سەدر دایناوە 2 هەفتەی داناوە کەواتە لە خەیاڵدانی مقتەدا سەدرا هەنگاوی کە هەیە یعنی وەک بڵێ پلانی بەی داناوەکەوە ئەگەر ئەمە شکستی هێنا ئەکرێت یعنی شتێکی کەی هەیە کە مادەم 2 هەفتەی داناوە کەواتە شتێکی کەی لە مشکە هەیە ئەگەر ئەمە شکستی هێنا ئەو کاتە بەڕاپرسی لەگەڵ هاوپەیمانەکانی خۆی هەنگاوی کە بنێت باست لە کۆمەڵ و یەکگرتو کرد دیارە چەند جارێ باست لەوە کرد کە بڕیارێکی قورسە ڕەنگە نەتوانن جورئەتێکی وها بکەن کە بچنە نێو ئەو پەرلەمانتارە سەربەخۆیانە بۆ ئەوەی کە حکوومەت پێک بهێنن چ جورئەتێکی سیاسی ئەوێ و کاریگەری و لێکەوتەی بڕیارێکی لەم جۆرە بۆ یەکگرتو و هەروەها بۆ کۆمەڵ چی دەبێت ئەوە چەند شتێکە خۆی بۆ خۆی جارە
پشتگرتنی هاوپەیمانی سێقۆڵی ئەوێ ئەمە لەلایەکی تر بێدەنگکردنی ئەوانی ئەوێ لەلایەکی تر ئەمە لێکەوتەی ئەبێ لە ئیدارەکردنی 4 ساڵی داهاتووی هەرێمی کوردستانە بە معنای ئەوەی ئەو کەسێک کەوا دەسەڵاتدارە لە بەغا پەیوەندێکی ڕاستەخۆی بە شێوازی بەڕێوەبردننی کاری هەرێمی کوردستان هەیە یعنی نەک تەنها پارەیان موچەیان نەوت زۆر مەسائلی تر هەن لە ڕێی سیاسیەوە بەتایبەت لە ڕێی سەربازیەوە لە ڕێی ئەمنیەوە لە ڕێی ئەو هەموو شەکبارانە لە ڕێی بارودۆخی کەرکووک لە ڕێی هەموو ئەمانەوە هەموو ئەمانە دۆستیان ئەو کاتێکەوە تۆ چوویتە ناو دەسەڵات لە بەغاوە بووی بە بەشێکی دیار لە ناو دەسەڵاتی بەغا ڕاستەوە خۆ تۆ نیشانەی پرسیارەت تێتە سەر لە شێوازی بەڕێوەبردننی هەموو ئەم دۆسیانێکەوە پەیوەندی ڕاستەخۆیان بە هەرێمی کوردستانەوە هەیە و تا چەندە موفق ئەبن یان نابن تا چەندە بۆیان ئەچێتە سەر یان ناچێتە سەر ئەوە مەبەستەکەوە جورئەتێکی سیاسی ئەوێ نەک بە معنای جورئەتی نەفسی ینی قدرەتی ئەو بڕیاران هەبێن باشە ئەگەر ئەم پەرلەمانتارە سەر بخۆیانە توانیان ئەم بابەتەی کە مقتەدا سەدر باسی کردو و چل کەس کۆ بکەن و توانیان ئەم ڕۆڵیان هەبێت یاخۆدە و ئاڕاستی کە مقتەدا سەدرێوێت حکومەت پێک بهێنن ئەمان چ کاریگەریەکە بێت لەسەر دروستکردی ئەو حکومەتە ئەم حکومەتە چ جیاوازیەکە بێت لە حکومەتەکانی پێشتر ڕۆڵی چی ئەبێت ئەم حکومەتە لە ڕووی هەیکەلیەتەوە دەتوانێت چاوەڕێی چی لێ بکرێت و وەڵامدانەوەی شەقامی عێراقی دەبێت مەسئلەی شەقامی عێراقی ئەوە زۆر بخەر ئەولاوە و من وا ئەزانم لەوانەیە زۆرینەی ناوچە عەرەب نشینەکان ئەو حکوومەتەی سەربەخۆکانیان پێخۆشتر بێت تا حکوومەتی هاوپەیمانی یان سەدریان هەرکانێکیان ببۆرە هەماهنگ ئەویان پێخۆشتر بێت چونکە معاناتێکی زۆریان چەشتووە بەدەستی ئەو حیزبانەی کە ناوچەکانی باشوور و ناوەڕاست مەبەستە بە تایبەت ئەوە مەسئلەیەکی ترە بەڵامێکی چیان پێ ئەکرێ ئەوان هیچ هەنگاوێکیان بۆ نانرێ ئەگەر پاڵپشتێکی تەواوی پەرلەمانیان نەبێ یەکەم جاری خۆیان بۆ خۆیان ئەبێ زۆر ئازا و لێهاتوو کارامە بن لە ئیدارەدانی دەوڵەت ئەمە ئەزمموی ئەوێ ئەوان تا ئێستا ئەزممویان نییە چونکە بەکارهێنانی هێزی دەوڵەت ئایا هێزی سیاسیان یاسایی مەبەستا لەک هێزی سەربازی و ئابووری ئەوە هەر لە خۆیەوە ینی چۆن شەڕکردنی سەربازی جورئەتی ئەوێ ئیدارەکردنی ئەو دۆسیانە جورئەتی نەفسی ئەوێ ئەمە لەلایەکی تر لە ناو پەرلەمانە چیان پێ ئەکرێ ئەبێ هێزێکی تەواو هەبێ ئەگەر هاوپەیمانی سێقۆڵی بڕیاری ئەوە بن کەەوە پشتیان بگرن بۆ ئەوەی کە ئەو بڕیارە سیاسیکەوە حکوومەتی داهاتوو پێویستی بێ لە پەرلەمانات تێ بپەڕێنرێ ئەمە خۆی بۆ خۆی پێویستیان بە ئەمە هەیە ئەگینا ئەوانە وترسیان هەیە بۆ نمونە ئەوانەی کەەوە دوێنێ بە شێوەیەکی ئیجابی مامەڵان کرد لەگەڵ داواکەی سەدرا مەرجێکیان دانابوو ئەوەیەکەوە ئەم حکوومەتە بەردەوام بێت دوای ساڵێکی تر لە کار نەخرێ یان شخەری پێنەفرۆشرێت بە بیانووی هەڵسەنگاندن و ڕێککردنی ئاراستەکانی ینی ئەو مەرجیان دانابوو چونکە ئەو ترسە هەیە 40 پەرلەمانتار 35 پەرلەمانتار قدرەتی بەردەوامبوونیان نییە بە بێ پاڵپشتی جەستەیەکی پەرلەمانی بەهێز ئەمە خاڵێکی تر بەڵام مەسئلەیەکی تر هەیە ئایا ئەگەرنەوەی نوێ بەشداری بکات چەندە ئەتوانێت لە بەرژەوەندی کورد ئەوە ئاراستە بکە ئەگینا مەگەر سیاست زۆریان بۆ بێنێ ئەگەنا زۆرینەی پەرلەمانتارەکانی سەر پەرلەمانتارە سەربەخۆکان بەرامبەر بە هەندێک دۆسیەی هەستیاری کوردستان هەڵوێستیان باش نییە بە تایبەتەوەی کاو پەیوەندی بە نەوت و پارە و هەندێک ئیدارەی سەربازیەوە باشە کاک شێروان دەزانین کە هەژمونی حیزبە گەورەکان و دەسەڵات و هەژمونی چەکداری و هێز لە نێو عێراقدا بە شێوەیەکی گشتی زۆر باڵی بەسەر کۆی پرۆسە سیاسیەکان و بەڕێوەبردنی ئیداری لە عێراقدا هەیە ئەم سەربەخۆیانە ئەگەر لە داهاتوودا توانیان هەنگاوەکانی داهاتویان توانیان حکومت پێک بهێنن ئەو بربەستانە چیە کە بۆ کارەکانیان دروست دەبێت و ئەو مەترسیانە چییە کە دێتە ڕوبەڕوویان دەبێتەوە لە کۆی پرۆسە سیاسیەکاندا لە بڕیارداندا و ئەو حکومەتی کە تەشکیلی دەکەن دواتر چ بربەستێکی بۆ دێتە پێشەوە ڕەگە کەسانێکە بن کە لە ڕووی ئەمان بیانەوێت دای بنێن لە پۆستێکی دیاریکراوە لاینێکی دیکە بەدڵی نەبێت کە پێشتر ناکۆکیان هەبووێت لەگەڵیا خۆی یەکەمین بربەست ئەوەیە کە ئایا لایەنەکانی تر بۆ نمونە با بڵێن هاوپەیمانی سێقۆڵی هەر وەکو سەدر دوور ئەبن لە بەشداریکردن لە حکوومەت یعنی بۆ نمونە ئێستا سونە هاوپەیمانیەکە هەیە لە نێوان خەنجەر و حەلبوسی هاتۆتە سەرۆکایەتی پەرلەمان بە ئەتیباری ئەوەی کەوا خەمیس خەنجەر بشتی زۆرینەی هەبێ لە ناو حکوومەتە لە ناو دەستگاکانی دەوڵەتە
کاتێکەوە سەربەخۆکانیان ئایا سنە بەشداری ئەەکەن بە وەزیر لەناو حکوومەتیان ئەیکەن بێگومان ئەیکەن ئەمە لەلایەک ئایا پارتی بۆ نمونە بەشداری ئەەکە لە حکوومەتیان ئەویش دوور ئەکەوێتەوە بە هیچ جۆرە بە هیچ وەزیرێکیان بە هیچ کار بەدەستێک بەشداری نەکە لەناو حکوومەتە ئەمەش خۆی بخۆی دوورە بە قەنەعاتی من ئەیکات بەشداری ئەکا لەناو حکوومەتە ئەمە خۆی بخۆی یەکە من بربەستە لە ڕێگای سەربەخۆکانە ئایا تا چەندە سەربەخۆکان ئەگەر حکوومەت پێک بێنن ئەتوانن هێزیان هەبێ لە بەرامبەر ئەم هێزە سیاسیە گەورانە ئایا ئەو بەرنامەی خۆیان جێبەجێ ئەەکەن ئەیانەوێ ئەتوانن جێبەجێ بکەن لەو حکوومەتێکەوە هەیەە چونکە تەنها سەدر ئەڵێت تەیاری سەدری بەشداری ناکات لە حکوومەتە بەڵام پەرلەمان ئەبین ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم شێوازی ئیدارەکردن لە خۆی دائیمەن سیاسات وەک چۆنەڵی شەیطان لە درێژەکانە تەفاسیل درێژکردنەوەی بابەتەکان لە ئیدارەدانی حکوومەتە هەندێک شتێتە ڕێگا ئەوەی بەخەویش نهاتوتە خەیاڵی بە خەیاڵیش ناتوت ئەوە ئەو جۆرەشتانە زۆر پرسن یعنی پەیوەندی هەرێمایەتیە یعنی ئایا تۆ چەند داتوانانی مامەڵ لەگەڵ تورکیا بکەی مامەڵە لەگەڵ ئایا دەسەڵات دەبێ یان نابێ هەموو ئەمانە هێزی پەرلەمانیان ئەوێ هێزی سیاسیان ئەوێ بۆ نمونە ئێستا و هێزانەیەکەوە پەیوەندیکی ڕاستەوخۆیان لەگەڵ ئێرانە هەیە هێزێکی سیاسی کۆمەڵایەتی ڕۆشنبیری سەربازین تۆ چەندە ئەتوانیتەوە ئەم هێزانە ڕاست بکەیتەوە لەو سیاسەتێکەوە تۆ ئەتەوێ ئەوان دوێنێ وتیان هەر لەو بڵاوکرا و براوکرەوەیە وتیان ئەمانەوێ ئەو حکوومەتی ئەگەر ئەتانەوێت ئێمە پێکی بێنین ئەمانەوێت لە دەرەوەی هەژمونی میلیشیاکان بێت میلیشیاکان فشاری نەکەنە سەر تادیدی بۆ دروست نەکەن ئەمە ڕوونەکەەوە ئەوان مەبەستان پێ ئایا ئەمان پێ ئەکرێت مەسئلەی بڕیاردان یعنی بە هەمانیشەوە بڕیاردان هێزی سیاسی ئەوێ ئەگەر ئەوان بیانەوێ خۆیان حکوومەت تشکیل بن ئەو بڕیارانە بن کەسیان لە پشتیانە هەموو ئەمانە بربەستن بە قەنەعەتی من هەردوو لا مناوەڕەیان کردووە هەردوو لا بە تایبەت خۆدر مناوەرەیەکی زۆر ڕوونە و شتی کەشی لە مێشکایە و سەر بەخۆکانیش فرسەتێکە بێدەنگکردنێک و دەمداخستنێکیانە کەواوتمان وەرن حکوومەت تشکیل بن ئێوە نەتانتوان باشە ئەم جۆرە شڵەژان و شەخبەستویی کە لە ناو عێراقا هەیە لە بەرژەوەندی ئەو وڵاتە نێودەوڵەتی و ئەقلیمیانە هەیە کە جۆرێک لە جۆرەکان دەتوانن یان ڕۆڵیان هەیە لە ڕاستەکردنی پرۆسی سیاسی عێراق وڵاتانی کەدا و بە سعودی و ئیماراتەوە تورکیا ئەمریکا هەرچەند تا ئێستا وەکو خۆشیان باسی لێەوە دەکەن جۆرێک لە جۆرەکان لەم ساڵدا و لەم حکوومەتە نوێی عێراقدا جۆرێک لە بێلایەنی و بێدەنگیان هەڵبژاردووە ئەم جۆرە شڵەژانە لە بەرژەوەندی چلایەنێکدایە وڵاتانی دیکە ئەو وڵاتانی کە تا ئێستا ڕۆڵیان هەبووە لە ئاراستەکردنی پرۆسی سیاسی عێراقدا بەرژەوەندیان شڵەژان لە بەرژەوەندی هیچ لایەکان نییە شڵەژان لە بەرژەوەندی هیچ لایەکان نییە بەڵام شێوازی ئاراستەکردنی سیاسەکان بێگومان لە بەرژەوەندیانە هەیە بۆ نمونە ئێستا ڕوونەکەەوە وڵاتانی کەندا و یان تورکیا یان وڵاتانی ڕۆژئاوا بە شێوەیەک لە شێوەکان شڵەژانیان ناوێ بەڵام لەگەڵ زۆرینە و کەمینەن بەتابەت وڵاتە عەرەبیەکان ئەمە یەک باش ئەمریکا بێدەنگە ئەمریکا لەم حکوومەتەی ئێستا وەک ئێستا ئاماژت پێکرد جنابێت لەم حکوومەتی ئێستا زۆر بێدەنگە زۆر کە دەخول ناکە زیاتر بەریتانیەکانن دەست ئاوێنە ناو ئەم کاروبارێکەوە ئێستا هەیە ئەمە لەلایەکی تر ئێران ڕاستە و خۆ لە ناو پرۆسەکە هەیە و سەفیری ئێرانی لە بەغا بە ئاشکرا ئەو ئەدەبیاتی چوارچەوەی هەماهەنگی مالکی و ئەوان بە ئاشکرا ئەیڵێتەوە بەخاڵ بەخاڵ هەموو ئەمانەت جێ ئاراستەی سیاسین واتە لە شڵەژانە هیچ لایەکان قازانج ناکەن بە قازانجیان نابێ بە سوودیان نابێ بەڵام لە ئاراستەکردنی سیاستەکە هەردوو لە قازانجیان ئەبێ لە کۆتاییە من وا ئەزانم ڕێگا لە بەردەم هەردوو لا داخراوە و ئەبێ بە شێوەیەکی تر بیر بکرێتەوە نازانین دوای 2 هەفتە دیسانەوە چوارچێوەی یان هاوپەیمانی سێپۆڵی چی شتێک پێشنیارەکەن بەڵام ڕێگا لە لە بەردەم هەردوو لایەنە داخراوە باشە ئێوە هیچ جۆرێک لە درز و کلێن کێشە لەو هاوپەیمانی سێقۆڵیە بەدیەکەن مەسئلەکە هەندێک نەرمی یعنی هەیە هەندێک سیاسەتی ئاراستەکردنی سیاسەتەکانیان هەیە یعنی بۆ نمونە ئێستا حەلبووسی ناوێ ڕاستە و خۆ ململانێ بکە یعنی وەک پارتیان وەک سەدر ناوێ ینی ئەو سووربوونە لەسەر هەڵوێست لە بە شێوەیەکی نهێنی ئەوەندەی کەوا لە نەجەف و لە هەولێر هەیە لە ئەمبار نییە بۆ نمونە لە ئەمباریان لە سەلاحەدین نییە ئەمە لەلایەک بەڵام لە پابندبوون لە هەڵوێستە ئاشکراکانە هیچ دوو دڵیەک ناکە حەلبووسیش
سنە خۆی بۆ خۆی ئەوە شتێکە ئەو هاوپەیمانیت توندا بەڵام ئەوەی کەوا ترسی ئەوە هەبێت دوای ئەوە لە بەشداریکردنی حکوومەتە ئایا تا چەندە ڕێگەون چونکە بە قەنەعاتی من سنە لە بەرژەوەندیان نییەکەوە لە دەرەوەی حکوومەت بن و ئەو نەخشەیەش کەوا دایان ناوە بۆ 4 ساڵی داهاتوو ناوچە سنە نشینەکان و ئەخوازێکەوە لە ناو حکوومەتە باشە دوا پرسیار کاک شیروان چەند کەسایەتێکی سیاسی کە لە پێشتردا کاریگەریان هەبووە لە نێو سونەکاندا لە ماوەکانی ڕابردوودا گەڕانەوە ئەمانە چ کاریگەریەکیانە بێت لەم پرۆسە سیاسی نوێی عێراقدا بۆ ئێستا ئەگەر هەڵبژاردن سەر لە نوێ نەکرێتەوە کاریگەریان نابێت ئەگەر هەڵبژاردن سەر لە نوێ نەکرێتەوە تەنها هەڵبژاردنەوە هەیە هیچ لایەک رازی نین بەڵام ئەگەر ڕێز لە خۆگرتن هەبێ ئەبواە هەڵبژاردنیان بکردایەتەوە باشە من زۆر سپاس دەکەم کاک شیروان کە لەم تۆری بەرنامەکەمە میوان بووی زۆر سپاس بە بەڕێز شیروان شەمێرانی کە بەڕێزیان چاودێری سیاسی بوون و بە ڕێگەی سکایپ میوانمان بوون ماندوو نەبی دیارە دەگەڕێمەوە سەرپرسی ئازادی ڕۆژنامەگەری دیارە ئازادی ڕۆژنامەگەری بە بەردەوامی لە هەرێمی کوردستان لە عێراق بە شێوەیەکی گشتی و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەردەوامی باسی لێوە دەکرێت و لە نێویشیاندا هەرێمی کوردستان یەکێکە لەو ناوچانێک کە بە بەردەوامی هەم ڕۆژنامە نووسان خۆیان هەم ڕێکخراوە تایبەتەکان کە لەسەر پرسی ڕۆژنامە نووسان بە دوواداچوون و لێکۆڵینەوەی وردەکەن پرسیاریان هەیە نیشانی پرسیار لەسەر کار و چالاکی و ئازادی و مافەکانی ڕۆژنامە نووسان و میدیا لە هەرێمی کوردستان هەیە لەسەر بابەتە من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەمدا دەکەم میوانەکەیشم بەڕێز دیاری محەممەد دەکە بەڕێزیان بەڕێبەری سنتەری میکرۆن و ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن کاک دیاری سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتێمەوێت تێبینی ئێوە بزانم لەسەر ئازادی ڕۆژنامەگەری و میدیا بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بەڵێ سڵاو لە بەڕێز و لە تەواوی بینەران دیارە ساڵانە ینی ژمارەیەکی زۆر لە پێشەلکاری کە ئەکرێ بەرامبەر بە ڕۆژنامە نووسان ساڵی 2021 زیاد لە 400 پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان زیاد لە 20 راپۆرتی نێودەوڵەتی چەندین راپۆرتی نێوخۆیی کە هەمویان باس لە پاشەکشی ئازادیەکەن هەمویان باس لەوە دەکەن کە یاساکان وەک بۆی جێبەجێ ناکرێ ئەمانە هەمووی دەرخەری ئەوەن کە دۆخی ئازادی ڕۆژنامە نووسی لە چ ئاسێکدایەوە لە بەرامبەریشدا حکوومەت چ بەگرتنی ڕۆژنامە نووسان بەبێ بڕیاری دادگا چ لە ڕێگری و جیاکاری لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندن و ڕۆژنامە نووساندا و هەروەها جێبەجێ نەکردنی یاسای مافی زانیاری و هەروەها کەچ کاتێک بیانەوێت زانیاری بۆ هەندێک لایەن بۆ هەندێک کەناڵ کراوە دەبێت و هەندێک کەناڵی کە زانیاری وەک پێویست نادێتێ هەموو ئەمانە دەرخەری ئەوەن کە دۆخی ئازادی ڕۆژنامە نووسی لە چه ئاسێکدایەوە بوونی عێراق و هەرێمی کوردستانیش کە بەشێکە لە عێراق لە لیستی ڕەشی ئەو وڵاتانەی کە بۆ ئازادی ڕۆژنامە نووسی دانراون ئەمە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە و بە هەمان شێوە باز لەوە دەکرێت کە عێراق و هەرێمی کوردستانیش ژینگەیەکی مەترسناکە بۆ کاری ڕۆژنامە نووسی و ئێمە پێمان وایە کە ئەو ژمارە زۆرە پێشەلکاری کە ئەکرێت لە هەرێمی کوردستاندا ئەمە ژمارەیەکی یەکجار گەورەیە ئەگەر مقارنێکی بە ناوچەیەکی جوگرافی و پێوانەی دانیشتوانی هەرێمی کوردستان کە ئەم ژمارەیەکی گەورەیە و لە هەمان کات ئەگەرمان بینەچێت لە 2 ڕۆژ پێش تا کە ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامە نووسی بوون ڕێکخراوی یونسکۆ لەژێر دروشمی میدیا لەژێر گەماڕۆی دیجیتاڵیدا ئەو یادەی کردوانێ باس لەوە دەکات کە بە شێوەیەکی گشتی ئازادی ڕۆژنامە نووسی لە جیهاندا کە ساڵی 2021 400 ڕۆژنامە نووس لەسەر ئاسی جیهان کوژراون ساڵی 2021 ڕێکخراوی CPJ باس لەوە دەکات کە 293 ڕۆژنامە نووسە زینداندن چوار لەو ڕۆژنامە نووسانە لە عێراقن و بەداخیشەوە ئەو چوار ڕۆژنامە نووسە هەر چواردان لە هەرێمی کوردستانن کە ئەمە بۆ یەکەمین جارە لە هەرێمی کوردستان ناوی بچێتە لیستی ئەو وڵاتانەی کە ڕۆژنامە نووسەکانیان لەسەر ئازادی ڕادەربڕین لە زینداندا بن. باشە ئەو کەسانی کە باسییان لێوە دەکرێت جەناب بە باسی لێوە کرد و پێشەلکاری و زیندان و هەر جۆرێکی دیکەیە ئەمانە ڕاستەوخۆ ڕۆژنامە نووس بوون لەناو دەستگاکانی ڕاگەاندنا کاریان کرد چونکە لە ئێسادا ئەوەی کە هەیە هاوڵاتی ڕۆژنامە نووسی یەکێکە لەو ناوانەی کە ناویان دێت هاوڵاتی ڕۆژنامە نووس پێیا بووە دروست بۆ بەهۆی سۆشیال میدیا و ئەمەرە ئەلکترۆنیەکان کە لە ئێسادا بەشێکی بەربڵاو بەکارێت ئەمانی چوونەتە نێو ئەو ڕۆژنامە نووسانی کە سزا درابن جۆرێک لە جۆرەکان پێشەلکاریان بەرامبەر دیارە ڕوونە لای هەمووان ئەو ڕۆژنامە نووسانی کە بڕیاری یاخود حکمی
دادگایان وەگرتەوە بۆ کە زیندانی کراون بە پێی بڕیاری دادگا ئەوانە دیارن کێن و کە لەسەر بابەتێک دەستگیر کراون سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت ڕاستە لە ئێستادا شتێکەیە کە پێڵەتێ سەحافەی مواتن ئەمە لە ئێستادا بەبەوەی فراوانبوونی تۆڕە کۆمەڵاتەکان و مەنەساتی سۆشیال میدیا هەموو هاوڵاتیەک بە جۆرێک لە جۆرەکان ئەرکی گەاندنی زانیاریە وەکو پامنێرێک دەرەکەوێت کە زانیاری و هەواڵەکان و ڕووداوەکان بۆ خۆی دەگوازێتەوە لە هەندێک بۆ نەدا باسەوە دەکرێت کە پێش کەناڵەکانی ڕاگەاندن ڕەنگە هاوڵاتێک بتوانێت ڕووماڵی تەختی بابەتێکی دیاری کراوکات بۆیە لە هەرێمی کوردستان بەداخەوانێ بە شێوەیەکی گشتی جۆرێک لە جۆرەکان ئازادی هەبوو بەڵام ملاحەزەی ئەوە ئەکرێت کە ساڵ بە ساڵ هەوڵی بەرتەسەکردنەوەی و ئازادیانە دەدێت ینی هەوڵ هەیە بۆ ئەوەی کە بە یاسا جا ئەگەر نیەت لێشی ڕەنگە بەرتەسەکردنەوەی ئازادی نەبێ بەڵام ئێمە پێمانوەکەم یاسانی یاساکی خراپن ینی هەوڵێکی بۆ ئەوەی کە بە یاسا ئەو ئازادی کە لە هاوڵاتیان هەیەی چونکە ئەومان بیر نەچێت لە هەرێمی کوردستان تاکەمە نەسەیە کە ئێستا ما بێتوانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئازادانە تعبیل لە ڕای خۆیان بکەن مەنەساتی سۆشیال میدیایە ئەگەر ئێمە بین ئێستا پەلە بکەین ڕاستە فەوزا هەیە ڕاستە جۆرێک لە جۆرەکان سۆشیال میدیا بەکارهێنێ بۆ بابەتی بۆ بە شێوازێکی ناتەندروست بەکارهێنێ بۆ بەرهێنانی گوتاری ڕقوکینە بۆ ئەجێندای سیاسی لە پشتۆی لە هەندێک لە بە دڵنیاییەوە هەواڵی ناڕاست ئەمانە هەمووی ڕاستن بەڵام نابێت ئێمە ئەمانە بکەین بە پاساو بۆ ئەوەی کە یاسایەکی خراپ بەکار بێنی نەگەر بۆ ئەوەی دواتر پەشیمان بینەوە لەوەی چکە ئەم دۆخە لە هەندێک وڵاتی ناوچەکە هاوشێوەی هەرێمی کوردستان کە ئەم یاسایان دەرکردو ئێستا ڕۆژنامەنووس و چالاکوانەکانی پێوەی ئەناڵێنن یعنی ئەگەر بین تەماشای وڵاتی ئەردەم بکەین وڵاتی ئەردن ئەم پێشنیازی پرۆژە یاسایی کە لە هەرێمی کوردستانەیە تا ڕادەیەکی زۆر نزیکە لە پرۆژە یاسایی وڵاتی ئەردەنەوانەیە و بەشێکی زۆریش لێ وەرگیراوە ئێمە لە چەند مانگی ڕابردوودا سیمینارێکمان کرد لەسەرەوەی کە دوو کەسی شارەزەمان لە وڵاتی ئەردەنەوە هێنایەکیان یاساناسێکەوەیان ڕۆژنامەنووسێکی دیاری وڵاتی ئەردەم بوو باسییان لەو مەشاکیل و گرفتانە کرد کە لە وڵاتی ئەردەن ڕوبەڕویان بوونەوە بۆ هۆنەی ئەم یاسایەوە کە هاوشێوەی ئەم یاسای پێشنیازی پرۆژە یاسایە و لە وڵاتی قەتەر لە وڵاتی ئیمارات چەندین ڕۆژنامەنووس و چالاکوان لە زیندان و بە چەندین ساڵ حکم دراون لەسەرەوەی کە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان پۆستێکیان کردو ڕخنەیەکیان کردو بۆیە ئێمە نابێت پەلە بکەین لەوەی کە پشتیوانی جۆرە یاسایە بکەین یاخود پێشنیازی ئەو پرۆژە پێشنیازە پرۆژە یاساکەین کە لە پارلمانی کوردستان هەبوو بۆ ئەوەی کە لە دواترا پەشیمان نەبینەوە ڕەنگە نیەت لی ڕێخستنەوەی ئەو فەوزایە بێت کە باسەکرێت لە سۆشیال میدیا بەڵام ڕەنگە دواتر استیقدامی پێوە بکرێ بە نیەتێکی کە بەکاربێنێ و لە ماوەی ڕابردوودا هەر لە هەرێمی کوردستان هاوشێوەی ئەومان نمونەوەی هاوشێوەی ئەمان هەبووە کاتێکە پرۆژە یاسا هەبووە دەرکراوە بە دیاریکرای بڵێم پرۆژە یاسایی قەدەغکردنی خراپەکانانی ئامێرەکانی پەیوەندی کاتی خۆی کە ئامانجدی لە دەرچواندنی ئەم یاسای ئەوە بوو کە خانمان و ژنان بپارێزێت لەو هەڕەشە و ترسانی کە ڕوبەڕویانە بووە لە ڕێگەی بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆ وێنەکانن بەڵام ئێستا بینین ڕۆژنامەنووس و چالاکوانان بە هەمان یاسا سزا دەدرێن و حکم دەدرێن باشە لەکۆی ئەو پێشنگاریانی دواتر دێمە سەر بابەتی ئەوەی کە ڕۆژنامەنووسان ڕەنگە زۆر جا لە شوێنی کارەکانیان ڕوبەڕووی پێشنگاریش ببنەوە باسێکەوەش کرد چونکە ڕەنگە لە گرفتە سەرەکیەکان کە خودی ڕۆژنامەنووسان پێیان خۆش بێ باسی لێەوە بکەن بەڵام بر لەوە ئەوەی بزانم کاک دیاری زیاتر ئەو پێشێلکاریانی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە لە چ ناوچەیەکا بەدی کراوە ئەو ئەمارانی کە تا ئێستا بەردەستی ئێوە بن بەڵێ وەکو ناوچەڕ لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان لە ناو ئەنجومەنی وەزیران لە ناو سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە سەر جادە لە خەستەخانە لە ناو تەنانەت لە ناو مزگەوتیشە ڕۆژنامەنووسان پێشنگاریان بەرامبەر کراوە ساڵانە جۆری پێشنگاریەکان دووبارە دەبنەوە زۆرترین پێشنگاری کە ئەکرێ ڕێگری و جیاکاریە لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندن و هەروها دەستگیرکردنی ڕۆژنامەنووسانە بەبێ بڕیاری دادگاونێتە دادگا بەداخەوە بەشێکیان کە دەستگیر کراون بەبێ ئەوەی کە بچنە دادگاوە تەنها لەلایەن هێزە ئەمریکان و دەستگیر کراوە ڕۆژنامەنووسە بووە چەندین شەوماوەتەوە بەبێ ئەوەی بچێتە دادگاوە کە لە کاتێکدا بە پێی یاسای عراقی دەبێت کاتێک کەسێک مشکلەیەکی قانونیشی هەبوو دەبێت لە ڕێگەی دادگاوە ماوەی 24 کاتژمێرە ئەوراقانی ڕەوانەی دادگا بکرێت و بێمەوە سەر پێشنگاریەکان ساڵانە جۆری پێشنگاریەکان دووبارە ئەبنەوانێ ئەوەی کە هەیە بەڵام ئەوەی کە
تێبینیمان کردو ماوەی دو سێ ساڵە کە زیادی کردو بۆ جۆری پێشەلکاریەکان بابەتی پڕکردنەوەی بەڵێننامە بۆ بە ڕۆژنامە نووسان لە هەرێمی کوردستان لە چەند ناوچەیەک لە هەموو ناوچەکان ناتوانم بڵێم کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەڵێننامە بە ڕۆژنامە نووس پڕکراوەوە کە جارێکتر کاری ڕۆژنامە نووسی نەکەن کە جارێکتر تەختی ڕووماڵی یاخود ڕووماڵی ڕووداوێکی دیاریکراو نەکەن ڕووداوی بۆ بە تایبەتی لە کاتی خۆپشاندانەکانە تەنانەت ڕۆژنامە نووس هەبووە بەڵێننامی پێ پڕکراتەوە کە جایکە سەدانی ناوچێکی دیاریکراو نەکات کە ئەمە سەرڕای ئەوەی کە پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامە نووسی ئەمە پێچەوانی هەموو مەبادەکانی مافی مرۆڤە کە تۆ هاونیشتیمانێکی وڵاتەکە و پێش ئەوەی کە ڕۆژنامە نووس بێت تۆ مافی ئەوەی لێزەوتکی کە ناتوانێت سەدای ناوچێکی دیاریکراوکە بۆیە ئەمانە هەمووی پێشەلکاری زەقن کە ساڵانە دووبارە دەبدەوە و بەداخەوە پڕکردنەوەی بەڵێنامەش یەکێکە لەو پێشەلکارانی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هاتوۆتە ناو تۆماری پێشەلکاریەکان و یاخود ئاماری پێشەلکاریەکانەوە سەبارەت ببوورە سەبارەت بەوەی کە لە هەرێمی کوردستان ئەوەی کە باسەکرێ هەندێک جار لە ناو مؤسساتی ئەعلامیشە ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی گرفت دەبنەوە بەڵێ ئەو زۆرە یعنی بە تایبەتیت لە دوو پێشەلکاری سەرەکیە خۆی بینێت وەکیان بابەتی گرێبەستەکانە کە بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان بشیلەی گرێبەستیان لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندە هەرچەندە ئەمە بە یاسا ڕێکخراوە بەوەی کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان مولزەمە و کەناڵەکانی ڕاگەاندن مولزەمن بەوەی کە کاتێک کە گرێبەست لەگەڵ ڕۆژنامەنووسێکاکەن ئەم گرێبەستە بچێتە سندیکا و سندیکا ڕەزامەندی بدات لەسەر ئەو فقرانی لە گرێبەستەکە داهاتوە بەڵام زۆر جار لە کەناڵێک مؤسساتی ئەعلامی بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەم گرێبەستە نانێرن بۆ سندیکا و سندیکاش لە هەمان کاتا بە جۆرێک لە جۆرەکە کەمتەرخەم بۆ بۆی کە نەیتوانی وەک پێویست چاودێری ئەم بابەتە بکات کە مافی سەرەکی یاخود ئەرک و ڕۆڵی سەرەکی سندیکا بابەتی داخۆشیکردن لە ئەندامەکانی ئەمە پێشەلکاریە کاکدیاری بە دڵنیاییەوە پێشەلکاریە لەم حاڵەتەیە سندیکاش ئەکرێت چی بۆم ڕۆژنامە نووسە بۆم کارمەندە بکە بە دڵنیاییەوە سندیکا ئەو سەلاحەتی دراوە تێ بە یاسا بۆی هەیە لێپێچینەوە لەگەڵ ئەو کەناڵانە بکات کە گرێبەستیان بۆ کارمەندەکانیان نەکردووە ئەمە یەک دەتوانێت لێپێچینەوە لەو کەناڵە بکات کە گرێبەستەکانیان یاخود ڕەزامەندی نەدات سندیکا بۆی کە کاتێک کە ڕکەناڵێکی دیاریکرا و گرێبەستێک ئامادە دەکات لەگەڵ ڕۆژنامە نووسێکە کاتێک کە دەبینێت گرێبەستەکە جۆر لە جۆرەکان یعنی بە دڵنیاییەوە مافەکانی وەک پێویست نەدراوە بە ڕۆژنامە نووسەکە دەتوانێت سندیکات ئەم گرێبەستە تەزیق دەکات و بیگەڕێنێتەوە بۆی کە وەڵام بەداخەوە ئەمە دەتوانم بڵێم بۆک پێویست سندیکا بەم ڕۆڵەی هەڵنەساوە و دەکرا سندیکا ڕۆڵی زیاتر بگرێتەوە بابەتێکی کە پێشەلکاریە لە ناو مؤسساتی ئەعلامیاکرێ بابەتی هەراساکردنی خانمانە لە ناو دەستەکانی ڕاگاتن بەداخەوە ئەمە بابەتێکی هەسیارە کە ئێمە بۆ ماوەی 3 ساڵە ئیشی لەسەرەکەین بەڵام ناتوانین وەک پێویست داتاکان بڵاو بکەینەوە وەک ئەمەی کە لە پێشەلکاریانی کە ئەکرێ بەرامبەر بە ڕۆژنامە نووسان کە بە عەلەنی بڵاو بکرێتەوە کە ئەمە بابەتێکی بەدەستناکە بەداخەوانە خانمانی میدیاکە لە ناو مؤسساتی ئەعلامی و ڕوبەڕووی مەشاکلی گەورە دەبنەوانێ و بابەتەکە زۆر لەوە جدیترە کە هەندێک جار لێرە و لەوێ باز دەکرێت ئێمە تا ڕادەیەک کۆمەڵێک دراسە و توێژینەوەمان کردو لەسەر بابەتەکە بەڵام هێشتا نەگەیشتوونەتە ئەوەی کە بتوانانی بە شوێکی فەرمی ئەو بابەتە بڵاو بکەینەوەنێ باشە کە باس لە هەراسانکردنی خانمانی میدیاکارەکەین ڕۆژنامە نووسەکەین لە شوێنی کارەکانیان مەبەست لە جۆری هەراسانکردنەکە چییە؟ زۆر جار ڕەنگە خانمان بە شێوەیەکی گشتی هەراسان بکرێن بۆ شوێنی کارەکانیان جێبێڵن بۆی گرێبەستی لە نێوانیانە هەیە کارمەندەکە خۆی ڕاستەخۆ بتوانێت لە مؤسسەکە بێتە دەرەوە لە دەستگاکە زۆر جار ڕەنگە پێشەلکاریەکان جۆرێک لە تەحەڕوش و هەراسانکردنی سێکسی بێ بۆ خانمان بە شێوەیەکی گشتی و هەراسانکردانە خۆی لە چی بینێتەوە بۆ بە دڵدایەوە هەمووی تێدایە تەنانەت هەندێک جار ینی کەناڵی ڕاگات نەبووە خانمەکانی خاتمە میدیاکارەکانی ڕۆژنامەنووسەکانی بەکارهێناوە بۆی کە لێدوانێک لە بەرپرسێک وەربگرێت تەنانەت هەندێک جار بەرپرسەکانیش تەحەڕوشی یان بەرامبەر بە خانمانی میدیاکا کردەوە ئەوەی کە ئێمە کارمان لەسەر کردو هەموو ئەو لائحەیە کە نەتەوە یەکگرتوەکان دیاری کردو بۆ ئەوەی کە چی تەحەڕوشە چی تەحەڕوشنیە بەرامبەر کاتێک بەرامبەر نەک خانمە چکە ئەوەی کە لە نەتەوە یەکگرتوەکان تەنها بەرامبەر بە خانمانێ بەڵکو و بەرامبەر بە هەموو مرۆڤێکە ئەوەی کە لە نەتەوە یەکگرتوەکان ئەو لایحەیە کە دیاری کردووە کە چی دەبێتە تەحەڕوش ئێمە لەسەر ئەو پێوەرە کارمان کردووە کە گەشتونەتە ئەوەی کە بەڵێ پێشەلکارێکی زۆر هەیە لەناو مؤسساتی ئەعلامیە چ لە ڕووی گرێبەستەکانەوە چ لە ڕووی بابەتی هەراسانکردنەوە باشە من وەڵامی ئەو پرسیارم وەرنەگرت کە پێشتر لێم پرسیت ئەوش زیاتر پێشەلکاریەکان لە چ شارێک لە چ ناوچەیەک بەدی ئەکرێت لە هەرێمی کوردستانە
دیارە پێشلکاری لە وەک ئاماژەم پێکرد لە هەموو ناوچەکانی کوردستاندا هەیە ئەبشت ئەگەڕێتەوە بەڵام لە ڕێی ڕێژەیە و جیاوازی هەیە ڕێژەیەوە ئەگەر کەم و زۆری ئێمە وەک خۆمان لە سنتەری میترۆ ساڵانە کاڵەسی بە دۆکۆمێکردین پێشلکاریانە دیاری ناکەین لە چ ناوچێکی دیاریکرا و بۆکو ڕێژە زیاتر بەڵام لە هەموو راپۆرتەکانە بەوردی دیاری کراوە پێشلکارێک لە چ شوێنێک ڕوویداوە لە چ تاریخەکان ڕوویداوە لە چ شارێکیشدایە بەڵام ئەگەر مقارنەیەکەی من پێم وایە ئەمە جۆرێک لە دامەنتەقی دیاتۆ بڵێ شارێک زیاتر لە شارێکیکە و بە دڵنیاییەوە ئەگەر بازەوە دەکرێت کە مەسەلەن لە پایتەختی هەرێمی کوردستان هەولێر پێشەلکاریەکان زیاتر ئازادی ڕادەڕوونی تا ڕادێک بەتەستکترە ناوچەی بادینان و دۆک و لە سلێمانیش بە هەماشەوە پێشەلکاریەکان زیادی کردو ئەگەر مقارنەکەین بەڵام ئەمە بۆ مانایە نایەت کە بڵین لە ناوچەیەک ئازادی زۆر باشترەکە و لە ناوچێک ئازادی دۆخی ئازادی و پێشەلکاریەکان زۆر خراپن و زیادبوونی پێشەلکاری لە سلێمانی و لە شاری سلێمانی و لە پارێزگای سلێمانی پێم وایە بەشێکی زۆری پەیوەندی بە ژماری زۆری خۆپشاندان و ناڕەزایەتەکانەوەی چونکە بەشێکی زۆری ئەو پێشەلکارانەی کە ئەکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لەو کاتانەدا ڕوودەدەن کە ناڕەزایەتەکانی شەقام زیاتەکە خۆپشاندانەکان زیاتەکان و بەرێککەوتن لە نێوان هێزە ئەمنیەکان و ڕۆژنامەنووسان زیاتر دەکات ئەمە ژماری پێشەلکاریەکان زیات دەکات و بەردەوام لە هەمووانیش ڕوونەکە ژماری زۆری خۆپشاندان و ناڕەزایەتی و گرتبوونەوەکان لە شاری سلێمانیە بۆیە ئاساییە ئەگەر ژماری پێشەلکاریەکان لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی زیاتر بێت لەوەی لە ناوچێکیکە بەڵام بە شێوەیەکی گشتی دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی پێشەلکاریەکان لە هەموو ناوچەکانی کوردستان وەکویەکە و راپۆرتە نێودەوڵەتەکانیش ئەگەر بخوێنێت و دراسێکی بۆ بکرێت دەرخەری ئەوەن کە لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕین لە ژێر هەڕەشەدایە و پێشەلکاریەکان زۆرن و یاساکانی تایبەتمەند بە ڕۆژنامەگەری و بە جێبەجەکردی زانیاری و خۆی جێبەجێ ناکرێت. باشە کاک دیاری وەکو دوا پرسیار لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتێکی بڵاو کردو لەسەر ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەسی عێراق کردو بە شێوەیەکی گشتی دواتریش لە نێویا باسی هەرێمی کوردستانی کردبوو و هەروە زیندانیانی بادینانیش بە دیاریکراوی باسیکردن کەمان شێتی راپۆرتەکەیان بوو. ئەم جۆرە راپۆرتانە چ کاریگەریەکە کات هەم لەسەر ڕۆڵی ڕێکخراوەکان و هەم چ نیشانەیەکی پرسیار لەسەر پرۆسەی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا دەکات گرنگی ئەم راپۆرتانە چییە؟ بەڵێ بەدڵنیایی و ئەم راپۆرتە نێودەوڵەتانە گرنگن و فشارێکی گەورە دروست دەکەن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ بێ لەگەڵ ئەو پەیامەی خۆی کە هەیەی بە ڕوبڕووی دنیای دەرەوە کە باس لە کرانەوە دەکات باس لە دیموکراسیە دەکات پێویستە ئەم راپۆرتانە بە هەند وەربگرێت و کار بکات و بە دوواداچوونی بۆ بکات بەڵام بەداخەوە ئەوەی کە تاکو ئێستا بینیوانە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە موسسەیەکی داناوە کە لە ڕووکەشە بۆ جوانکردنی وێنای حکوومەتی هەرێمی کوردستانە بەوەی کە بە دنیای دەرەوە بڵێ کاتێککە مەشاکیلێک ڕۆدات ئێمە بە دوواداچوونی بۆکەین هەوڵین چاکەین بەڵام بەداخۆ تاکۆسا بە دوواداچوونیان بۆ هیچ راپۆرتێکی نێودەوڵەتی نەکردوت تەنها کاتێک کە راپۆرتێکی نێودەوڵەتی دەرچوو بێت ئەمان هاتوون ڕەتی ئەم راپۆرتیان کردو بۆیە پەیامە ئەم راپۆرتانە ئاڕاستی لایانی پەیوەندیدارەکرێت لە هەرێمی کوردستانە بە دڵنیاییەوە یعنی تۆ کاتێک کە ڕێکخراوی محەلی و ڕێکخراوی نێودەوڵەتی کاتێک کار دەکات ئەم گەیشتۆتە مشکلەیەک ئەڵێ مشکلەیەکەیە ئەمە کۆمەڵێک تەوسیاتە ئەم مشکلانە وەرە حکوومەتی هەرێم چاکە پێویستە بیاتە لایانی حکومی بەڵام بەداخەوانە حکوومەتی هەرێمی کوردستان لە جاتێوی کە سوود لەم راپۆرتانە وەربگرێت کاتە بزانە خەلەکانی لەکوێ بێت چاکی بکات ئەم دێت یەکسەر ڕەتی دەکاتەوە بۆی کە ئەم راپۆرتە هەڵەیە و زانیارەکانی چاواشەکاری و زۆر جاریش بەداخەوە لەلایەن ئەو فەرمانگەیەوە سنتەری میترۆ تۆمەتبار کراوە بۆی کە کار بۆ لایەنێکی بیانیەکەین یاخۆ جۆرێکان چاواشە ڕێکخراوەکانی دەرەوە چاواشاکەین کەمە پێمان وایە ئەمە دوورە لە ڕاستیوانەوە ئەوەی کە لە ڕابەر بۆ نمونە راپۆرت ئەو راپۆرتی کە باسی کە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەشێکی زۆری ئەو ئامارە و داتانی کە لە راپۆرتەکەی هەیە ئامار و داتای سنتەری میترۆن ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان و ئەوشمان بینەچێت 2 ڕۆژ پێش ئێستا کە راپۆرتێکی لەلایەن سێ ڕێکخراوی معتەبەری جیهانیەوە کە ڕێکخراوی پیاندەرانی بێسنوورن و فری پرێس ئەنلیمیتیدی هۆڵندین و هەروە CPJ ئەمریکی راپۆرتێکی تەپاسیلیان لەسەر سەدەش عوسمان بڵاو کردوتەوانەیە کە بە تەواوەتی باس لە وردەکاری هەم لە پێشتی
تیرۆرکردنیەوە تاکو ئێستا باس لەوە دەکەن کە کۆمەڵێک مەشاکیل و کۆمەڵێک بابەتی تری و ژاندووە کە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان ملزەمە بەوەی کە کاری جدی بکات دووبارە بۆ لێکۆڵینەوە لەو کەسەدا چونکە ئەو گومانانەی کە دووبارە لە راپۆرتەکەتە هاتوتەوە گومانی گەورن پێویستە حکوومەت کاری جدی بکە و بە هەمان شێوەش لە راپۆرتەکەتا کە ئەو راپۆرتەی کە سێ ڕێکخراوی گەورەی جیهانی باسی کردووە لە پێشەکی راپۆرتەکەتا باس لەوە کراوە شکشی هاوکاریانە لە هەرێمی کوردستان بۆ ئامادەکردنی راپۆرتە. کاک دیاری من زۆر سپاس دەکەم کە لە تەوری بەرنامەکەمان میاوە دیار بابەتەکە زۆر هەڵدەگرێت ڕەنگە بە چەند بەرنامەیەکیش نتوانیت توێژی ئەم بابەتە وردەکاری و دیتەڵەکەی باسی لێەوە بکەین. من زۆر سپاس دەکەم کە لە تەوری بەرنامەکەمان میوان بووی. سپاس بۆ بەڕێز دیاری محەممەد کە بەڕێزیان بەڕێوبەری سەنتەری میترۆ بوون. سپاس بۆ ئامادەبوونی دووبارە خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرەوە.